دوای تێپەڕبوونی زیاتر لە 3 مانگ بەسەر ئەنجامنەدانی هیچ کۆبوونەوەیەکدا، ئەنجومەنی وەزیران یارێم کۆبوونەوەیەکی تایبەتی لەبارەی دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستانەوە ئەنجامدا و تیایدا 11 بڕیاری بۆ چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی خستۆتە ڕوو کە دیارترینیان بریتین لە خەرجکردنی ڕێژەی لە 150 دەرماڵەی پۆستەکانی سەرۆکی هەرێم و جێگرەکەی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیرەکان و ئەوانی موچەی وەزیر و وەکیلی وەزارەت وەردەگرن و ئەوانەی بە پلەی ڕاوێژکاران و خاوەن پلە تایبەتەکان لە گشت دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە سەرۆک و جێگران و ئەندامانی ئەنجومەنی دادوەری و دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان و دادوەرەکان و ئەندامانی داواکاری گشتیەوە ڕاگررتنی ڕێژەی لە 100% دەرماڵەی تایبەت بە پۆستەکانی سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان و ئەندامانی پەرلەمانی کوردستان کەمکردنەوەی ڕێژەی لە 100% دەرماڵەی تایبەت بە پۆستی بەڕێوەبەری گشتی و ئەوانەی لەو پلەیەدان و ئەوانی موچە و دەرماڵی بەڕێوەبەری گشتی وەردەگرن ڕاگررتنی خەرجکردنی سەرجەم ئەو دەرماڵانەی دەدرێن بە خاوەن پلە تایبەتەکان و بەڕێوەبەرە گشتیەکان و سەرۆکیەکە ئیداریەکان وەک پارێزگار و جێگری پارێزگار و قایمقام و بەڕێوەبەری ناحیە کە پێشتر ئەو پۆسانیان هەبووە بە معاوام ناو دەبرێن تەنها موچەی بنەڕەتی ئەو ناونیشانە وەزیفەیان بۆ خەرج دەکرێت کارکردن بە هەردوو یاسای خزمەتی شارستانی و یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی تایبەت بە مەرجەکانی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران لە 1 2016ەوە تاوەکو پەسەندکردنی یاسای بودجێ گشتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2016 کۆکردنەوەی زانیاری تەواو لەسەر ئەو کەسانی کە سودمەندن لە وەرگرتنی موچەی تایبەت و هاوکاری چاودێری کۆمەڵایەتی و بیمەکان و پۆلێنکردنیان لەسەر بنەمای چین و توێژە جیاجەکان و دەستنیشانکردنی ئەو بڕەپارە جیاوازانەی کە وەکو هاوکاری چاودێری خێزان و کەمەندام وەریدەگرن پێگەێنانی لیژنەیەک بە مەبەستی چاوخشانەوە بە پێشینی سەرجەم وەزارەت و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان و ڕەچاوکردنی بارودۆخی نامۆری دارایی و سنوورداری سەرچاوی داهەتەکان چاکسازیکردن لە هەیکەلێتی حکوومەتی هەرێم و پێکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان و دام و دەستگا حکوومیەکان ڕاگررتنی خەرجکردنی ڕسم و کرێی کارەبا و مۆلیدە و خزمەتگوزاری مانگانە لە بودجێ گشتی تایبێت بەسەرجەم ئەو پلە باڵایانەی کە لە خان و کۆمەڵگەی نیشتەجێن لە گشت دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ئەنجومەنی وەزیران هەرێم ئاماژەی بەوەش کردووە تەواوی بڕیارەکان لە سەرەتای ساڵی 2016ەوە دەخرێنە بواری جێبەجێکردنەوە. بەرهەم ساڵح NRT